پاش پەڕینەوەمان لە ڕووباری دێوانە. بەشێکی تری ڕێگاکە بە ئۆتۆمبیل دەبڕین و دەگەینە باکووری ڕۆژهەڵاتی شاخی گوڵان. دواتر بە شاقڕەوی و بڕینی 600 مەتر لە ڕێگای سەخت و پڕ لە مەترسی دەگەینە ئەشکەوتی کونەبا کە یەکێکە لە ئەشکەوتە جوان و سەرنجڕاکێشەکانی کوردستان. ئەم ئەشکەوتە بە دووری 5 کیلۆمەتر کەوتۆتە باشووری ڕۆژئاوای شارۆچکەی دەربەندی خان. لە وەرزی هاوین هەوایەکی فێنک و لە زستان هەوایەکی گەرم بە هەمیشەیی لە ڕووی ناوەوەی ئەشکەوتەکە دێتە دەرەوە. هەر لەبەر ئەمەشە پێی وتراوە کونەبا. هەوای ئەم کونەبایە ماندووبوون و سەختی ڕێگا و گەرمای بەتینی هاوینت لەبیر دەباتەوە. دەواازەی ئەشکەوتەکە یەک ڕێگایە، شوێنی چوونەژوورەوە بچووک و تەسکە بە شێوەیەکی لاکێشەی مەیلە و قوچەکی درێژ کۆڵە کە تەنها جێگەی کەسێک دەبێتەوە بەلا یان بە نوشتاوی پێیدا بچێتە ژوورەوە. دواتر فراوان دەبێ و دابەش دەبێ بۆ 3 ڕێگا. یەکێک لەو ڕێگایانە بەرتەسکە و درێژیەکەی کەمترە. دوو ڕێگاکەی تر بە ئاراستەی باکووری خۆرئاوا و ئاراستەی باشوورە. ئەو ڕێگایەی بە ئاراستەی باشوورە درێژیەکەی زیاترە و چەند ڕێگایەکی دیکەی لێ دەبێتە. بێدەنگی و تاریکی سامناکی دروست کردووە. زۆری ڕادەی شێو، تەڕی و دڵۆپەی بەردەوام، بەرزی و نزمی و تەڵاشی تیژی بەردەکان، هۆکاری مەترسی خلیسکان و برینداربوونن. پێکاتەی ئەشکەوتەکە سروشتیە لە بەرد و قسڵ، کلس و خۆڵ پێکاتوە. لە ڕووی زەویناسیەوە ئەشکەوتی کونەبا لە جۆری تواوەیە، ئەکەوێتە ناو پێکاتەی جیلۆجی پیلاسپیەوە. پێکاتەی لە بەردی کلسی یان لایمستۆن پێکاتوە. تەمەنی دروستبوونی پێکاتەکەی ئەگەڕێتەوە بۆ نزیکەی 30 بۆ 40 ملیۆن ساڵ. تەمەنی ئەشکەوتەکە بۆ زیاتر لە 10,000 ساڵ ئەگەڕێتەوە. هۆکاری دروستبوونی ئەشکەوتەکە ئەگەڕێتەوە بۆ بوونی درز و کەلێن و شکان لە ناو بەردەکانی شاخەکە، هەروەها بارینی بەردەوامی باران کە لەگەڵ گازی CO2 ناوبەرگە هەوای زەوی کارلێک ئەکا و بارانی ترش دروست دەکا. ئەم ترشە بارانە کە ترشێکی لاوازە کاتێک ئەچێتە ناو کون و درزی بەردەکان دەست دەکات بە توانەوەی بەردە کاربۆناتی کالیسیۆمەکان یان لایمستۆنەکان. ئەمەش بە هەزاران ساڵ بۆشایی گەورە دروست دەکا و وەک ئەشکەوتی لێدێت. بەردەوامی ئەم پرۆسە دەبێتە هۆی توانەوەی زیاتری بەردە کلسیەکان و نیشتنی لەسەر ڕووی زەوی یان سەقفی ئەشکەوتەکە.
پێکاتەی بەردە کلسیەکان ڕووپۆشی ناوەوەی ئەشکەوتەکەی کردووە بە چینێکی میتالیکی جوانی درەوشاوەی ناوازە کە کۆمەڵەیەکی ڕەنگاوڕەنگی جیاوازن. ئەمەش بە پێی دابەشبوونی جۆری گۆگرد و کلۆرایت و کاربۆنات کالیسیۆم و هەندێک کانزایتر ڕەنگ دەگۆڕێت. لە ناوە ئەشکەوتە چەند جۆرێک لە نیشتووی ئەشکەوتی هەن کە دەگمەنە هەمویان پێکەوە لە ئەشکەوتێکدا هەبن، وەک ستەلەکتایت بریتیە لە پێکاتەیەکی شێوە درێژکۆڵە کە بە زۆری لە کاربۆناتی کالیسیۆم پێکاتوە و لە سەقفی ئەشکەوتەکەوە بۆ خوارەوە درێژ دەبێتەوە. ستەلەگمایت بریتیە لە پێکاتەیەکی شێوە درێژکۆڵە کە بە زۆری لە کاربۆناتی کالیسیۆم پێکاتوە لە بنی ئەشکەوتەکەەوە بۆ سەرەوە درێژ دەبێت. کۆڵۆم یان ستول بە زۆری لە کاربۆناتی کالیسیۆم پێکاتوە کاتێک دروست دەبێت کە هەردوو پێکاتەی ستەلەکتایت و ستەلەگمایت بەیەک دەگەن و ستونێک دروست دەکەن. سۆدا سترە یان ڕشاڵی سۆدا پێکاتەیەکە شێوەکەی نزیکە لە ستەلەکتایت بەڵام باریکترە و بە زۆری لە کاربۆناتی کالیسیۆم پێکاتوە لە سەقفی ئەشکەوتەکەەوە بۆ خوارەوە درێژ دەبێتەوە. دراپەری یان پەردە وەک ئەوانی تر پێکاتەیەکی کاربۆناتی کالیسیۆمی ناو ئەشکەوتە کە لە شێوەی پەردەی شەپۆلی دروست دەبێت لەسەرەوە بۆ خوارەوە درێژ دەبێتەوە. فلۆستۆن یان بەردی جوڵاو لە کاربۆناتی کالیسیۆم پێکاتوە لە شێوەی هەیکلێکی گەورەدایە کە ڕووی دەرەوەی شەپۆلدارە. کەیف پۆکۆرن یان گەنمەشامی ئەشکەوت دەنکۆڵەی گەورەی کاربۆناتی کالیسیۆمە لە شێوەی گرەی خڕوو پێکەوە لکاو دروست دەبن. کەیف پێڕەڵ یان هەرمەی ئەشکەوت پێکاتەی شێوە هێلکەیە لە کاربۆناتی کالیسیۆم پێکاتوە لە ئەنجامی بەربوونەوەی دڵۆپە ئاوی تێربوو بە کالیسیۆم لە بەرزی زۆرەوە دروست دەبێت. بۆ دروستبوونی ئەشکەوتێکی لەم جۆرە هەزاران ساڵ پێویستە بەپێی لێکۆڵینەوەی زانایانی بواری جیۆلۆجی. بۆ دروستبوونی هەر میلێک لە پێکاتەی ئەشکەوتەکە ماوەی زیاتر لە 10 ساڵی دەوێت، واتە بۆ دروستبوونی 1 مەتر لە بەردی کلسی 10,000 ساڵی پێدەچێت. بەڵام لەلایەن بەشێک لە گەشتیارانەوە بێباکانە هەڵساون بە شکاندن و بردننی بەشێکی زۆر لە بەردەکان، پیسکردن و بەکارهێنانی بۆیاخ لەسەر ڕووکاری بەردە بەهادارەکان، هەروەها مۆڵەت پێدان و کارکردنی بەردەوامی کانەکانی دەرهێنانی بەرد لە ڕابردوو ئێستادا کە بووە بەهۆی هەرەسێنانی بەشێکی فراوانی ئەشکەوتەکە. ئەمەش بەهۆی پشتگوێخستنی لەلایەن بەڕێوەبەرایەتی گەشت و گوزار و حکومەتی خۆجیەیی دەربەندیخانەوە. هەر بۆیە پێویستە ڕێکخراوە سروشت پارێزەکان و حکومەت کاری خێرا بکەن بۆ فریاکەوتنی ئەم گەنجینە سروشتیە و وەک سامانێکی گەورەی ژینگەی و نیشتیمانی بیپارێزن.